خواردنی ماز لە بەیانیاندا گەری توشبوون بە شێرپەنجەی کۆلۆن کەم دەکاتەوە. لە توێژینەوەکی نوێدا توێژەرانی ماست جەنەرال بریگام بە وردبوونەوە لە داتای زیاتر لە 150,000 کەس کە بۆ ماوەی 3 دەیە بە دوواداچوونیان بۆ کراوە بۆیان دەرکەوتووە ئەو کەسانەی کە بەردەوام 2 ژەمیان زیاتر ماز لە هەفتەیەکدا دەخۆن ڕێژەی توشبوونیان بە هەندێک جۆری شێرپەنجەی کۆلۆن و ڕیخۆڵە بە بەراورد بە کەسانی دیکە کەمترە. بە پێی ئەنجامی توێژینەوەکە خواردنی بەردەوامی ماست لە بەیانیاندا کاریگەری هەیە لە ڕێگریکردن لە توشبوون بە شێرپەنجەی کۆلۆن کە بە زمانە زانستیەکەی پێی دەڵێن شێرپەنجەی کۆلۆن پرۆگزیمال کە شێرپەنجەیەکی مەترسیدار و لای ڕاستی کۆلۆن دروست دەبێت. ماست پڕە لە بەکتریای زیندوو خواردنی لانیکەم 2 جار لە هەفتەیەکدا وا دەکات ئەگەری توشبوون بەم شێرپەنجەیە کەم بکاتەوە. یەکێک لە نووسەرانی توێژینەوەکە بە ناوی شۆجی ئۆگینۆ دەڵێت پەیامەکەمان لە ئەنجامی ئەم توێژینەوەیە ئەوەیە کە تکایە ماست بخۆن لە بەیانیاندا چونکە سوودی زۆرە بۆ تەندروستی. دەشڵێت تاقیکردنەوەمان لەسەر 150,000 کەسی سەر و 40 ساڵ کردووە و بەڵگەی بەهێزمان دەستکەوتووە لەسەر سوودەکانی ماست. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهان شێرپەنجەی کۆلۆن سێیەم باوترین شێرپەنجەیە لە سەرانسەری جیهاندا و دووەمین هۆکاری سەرەکی مردنە بە شێرپەنجە. ئەم شێرپەنجەیە لە ساڵانی 90ەکانەوە ئاستی بەرزتر بۆتەوە و توشبوونی گەیشتۆتە تەمەن خوار 50 ساڵ. هەر ئەمەش نیگەرانی زۆری لای خەڵک دروست کردووە لە سەرانسەری جیهاندا. بۆشیکردنەوەکە ئۆگینۆ و هاوکارەکانی بە دوواداچوونیان بۆ زیاتر لە 132,000 کارمەندی تەندروستی کردووە لە ماوەی 3 دەیەدا و زانیاری خۆراکیان کۆکردەوەتەوە. لەوانە وردەکاریەکانی خواردنی ماست و 4 ساڵ جارێک پرسیاریان لێکراوە. لە ماوەی توێژینەوەکەدا زانایان 3079 حاڵەتی شێرپەنجەی کۆلۆنیان دەستنیشان کردووە. بە شێوەیەکی گشتی نووسەرانی توێژینەوەکە هیچ پەیوەندیەکی بەرچاویان لە نێوان خواردنی ئاسایی ماست و شێرپەنجەی کۆلۆندا نەبینیوە. بەڵام کاتێک سەیری بەکتریایەکی دیاریکراویان دەکرد پەیوەندیەکیان لە نێوان خواردنی ماست و گرەی پۆزیتیڤ بیفیدۆبەکتریا دۆزیەوە. زانیاری لەسەر ناوەڕۆکی بیفیدۆبەکتریا لە 1121 حاڵەتی شێرپەنجەی کۆلۆندا بەردەست بووە کە نزیکەی 1 لەسەر 3 ئەو بەکتریایە پۆزیتیڤ بوون و ئەوانی تر نەگاتیڤ بوون. ئەو کەسانەی هەفتەی 2 جاریان زیاتر ماست دەخۆن ئەگەری توشبوونیان بە شێرپەنجەی کۆلۆن بە ڕێژەی لە 120 کەمتر بووە. ئۆگینۆ دەڵێت ماست مایکرۆبیۆم لە لەشدا بەهێز دەکات کە یارمەتی دەرە بۆ باشترکردنی بەرگری لەش چونکە بەرگری زیاتری لەش دەتوانێت یارمەتی خانەکان بدات لە شەڕکردن دژی شێرپەنجە.